خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لەگەڵ کۆی قەیرانەکانی هەرێمی کوردستان و پرسیار دروست بوون لەسەر کۆی جومگەکانی هەرێمی کوردستان، دادگاکانیش کە لە هەرێمی کوردستان چاوێکی گرنگ و گەورەیان لەسەر لە ئێستادا پرسیاریان لەسەر دروست بووە. چەندە لە ماوەی ڕابردوودا دادگا لە هەرێمی کوردستان هەوڵێکی زۆر دراوەکە سربەخۆ بێت و خەوش و خاڵ لەناو کارەکانیدا نەبێت، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی کەیسێکەوە جارێکی تر دادگا و پرسی دادگاکان لە هەرێمی کوردستان کەوتۆتە ژێر پرسیارەوە. خەڵکی کوردستان بە دڕدۆنجی و بە قەلەقیەوە لەو پرسە دەڕوان و ترسیان هەیە لەوەی کە کۆی پرسی دادگاکان و دادوەری لە هەرێمی کوردستان بچێتە ژێر هەیمەنەی حەزبیەوە. لەگەڵ دروستبوونی ئەم کەیسەشدا هەم سەرۆکی هەرێمی کوردستان و هەم جێگری سەرۆکی حکوومەتی کوردستان هاتنە دەنگ و جگەلەوە خەڵکی کوردستان و چالاکوانان و ڕۆژنامەنووسانیش جگەلەوەی لەو کەیسەدا خەمبار و خەمخۆرن باز لەوە دەکەن پێویستە متمانەی هاوڵاتیان بە دادگاکان نەپسڕێنرێت و متمانەیەکی جددی بە دادگاکانی هەرێمی کوردستان هەبێت. ئەم شەو لە پانۆرامادا ئێمە پرسیار لەبارەی ڕەوشی دادگاکان لە هەرێمی کوردستانەکەین. چارەسەرەکان چین بۆی دادگا وەک هەمیشە بە شوێنێکی سربەخۆ و پڕ دادبینی بمێنێتەوە. میوانی ئەم شەوی پانۆراما بەڕێز حاکم ڕزگار محەممەد ئەمین دادوەر وەک خۆی وتی پێویست بە تعریف و ناساندن ناکات. بەڕێزیان کەسێتیەکی یاسایی ناسراوی سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. زۆر سپاس بەڕێز حاکم، بەخێر بێت بۆ پانۆراما. من سەرەتا مەوێ لەوە دەست پێ بکەم تێڕوانینی بەڕێستان لە ئێستای کاری دادگاکانی هەرێمی کوردستان چۆن؟ دەستخۆش سپاس بۆ کورسات نیوز و بۆ کارمەندان و هاوکاران. پرسێکی گرنگت ئەلبەتە هەڵبژاردووە و پرسێکی بەردەوامیشە. ئەمە شتێکی ئیشی ڕۆژێک و دوو ڕۆژ نییە. ڕەوشی دادگاکانیش هەڵسەنگاندنی ڕەوشی دادگاکانیش بێگومان دادگا یەک دادگا نییە، دادگا زۆرن و جۆرا و جۆریشن. هەر دادگایە و بۆ لایەنێک دانراوە و لە هەر دادگایەکیشا دادوەری لێیە. ئەوەی کە لایەنی جەزائیە لەگەڵ لایەنی مەدەنی جیاوازێکی گرنگی هەیە کە ئەویش لایەنی جەزایی بە تەنها دادوەر نین، محکەمە نییە، لایەنی پۆلیس و ئاسایش و لایەنەکانی تر و داواکاری گشتی و ئەوانەی تێدایە. ئێمە لە ئەوەی کە دادگا با بەڕێوە چەند ئەدەواتێکە، یەکێکیان لەوانە ئینسانە، بەشێکی قانونە، بەشێکی ئەدەواتی فەنی و دام و دەستگاکانی تر کە وەکو پێویستیەکانی مادی. لە ڕووی قانونەوە قانونی عێراق باشە. قانونەکان با من لێرە زیاتر بە قسە لەسەر لایەنی جەزایی بکەین باشە. چونکە لایەنی جەزایی تەمان هەموو لایەنێکەر گرنگە، بەڵام لایەنی جەزایی پەیوەندی بە ئازادی خەڵکەوە هەیە، پەیوەندی بە ژیان و بە کەرامەتی خەڵکەوە هەیە. ئەوە بابەتێکی ینی حەساسترە لە دایمەن لە دادگاکانە قسەی لەسەرەکرێت. خۆتان نەزانن کە لایەنی جەزایی عەلاقەی بە گرتنی خەڵکەوە هەیە، بە سزای دوور و درێژ هەیە، بە ئیعدام هەیە، بە ئەو شتانە هەیە کە ئینسان تەنها یەک کەسیش پێی متەئەسیر نییە، خێزان و بنەماڵەکەی و ئەمە بەشێک دیوێکی دیوەکەی تری کە تاوانێک ڕوەدات ئەوەی کە ئەکوژرێت و کە سوکاری ئەوەی کە ئەکوژرێت ئەوانەش خەمبارن و تووشی کێشەیەکی گەورە بن. لەبەرەوە ئەم تەرازووە کە حاکم ڕایەگرێت ئەمە قورسە، تەرازوویەکە کە ئەبێت لاسەنگ نەبێت. چۆن ئەم لاسەنگیە نەیاڵین دروست ببێت، ئینسان لێرە دەورێک ئساسیە بینێت کە حاکمەکەیە، کە ئەو
کەسانە ئۆستافەشە کە ئیشی لەگەڵەکات وەک پێم وتی لەلایەنی جەزایی دائما لێکۆڵینەوە لە پۆلیسەوە دەست پێکات و قازی تحقیق بە ئەمرەکە بەوەی کە لێکۆڵینەوە دەست پێ بکرێت بەڵام لێرە هەڵەیەکی هەم قانونیە و هەم تواناییە ینی کە بابەتی قەزیە جەزائیەکان لە بن دەستی دادوەری لێکۆڵینەوە نییە بە تەواوی و لە بن دەستی محقق نییە ئەو بەشەی کە ئەو عنسوڕەی کە ونە لە لای ئێمە کە عنسوری لێکۆڵەرە دادیەکان جا ئێستا قەزایی پێڵێن مەلەفی قەزایی دەبێ بدرێتە دەست کەسانێک زۆر شارەزا بن لە ئیشەکە و لە قانون شارەزا بن لە ڕووی هونەریەوە شارەزا بن ئەمە ئێستا چکە مەلەفێک دەچێتە دادگا بەو قۆناغانە تێپەڕیوە لێکۆڵینەوە لە پۆلیس دەست پێکات قازی تحقیق دەست پێکات دوایەوە ئاچێتە محکەمەی مەوزوع ئەو مەلەفەکە کۆکرێتەوە کە ئاچێتە دادگای مەوزوع لەوانەیە نزیکی ساڵێکی پێ بچێت یا زیاتر یا کەمتر ئێڵاچێتە ئەوێ لێرە محکەمەی مەوزوع دووبارە تحقیقاتی خۆی کاتەوە کە تحقیقاتی خۆی کردەوە قانونی ئوسوڵی محاکەماتیش قانونێکی پێشکەوتووە ئەتوانێ هەموو ئەو لێکۆڵینەوانەیە کە لە قۆناغی لێکۆڵینەوە کراوە هیچی پێی وەرنەگرێت با لێکۆڵینەوەی خۆی وەربگرێت بەڵام ئەوانە تازە بوونەتە بنەما بوونەتە ئەساس ناتوانێت ئیمالی بکرێت بە تەواوی اینجا ئەمەیە کە ئەبێ ئێمە بمانەوێت دادگایەکی وابێت کە قەراری عادیلانە دەرکات دەبێت ئێمە بنەماکانی دادگایەکی عادل دروست بکەین ئەم بنەمانە هەیە لە هەرێمی کوردستانە ئەم بنەمایانە لاوازە بۆچی تۆ ئەبێ بیگەڕێنەوە بۆ زۆر لایەن بە هۆکارێک نییە هۆکارەکان یەکەم من لە دادوەرەوە خۆیەوە دەست پێ یەکەم دادوەر ئەبێ وا دروست کرابێت کە بڕوای بە دادوەری هەبێت لە پێش هەموو کەسێکە ئەبێ لە عەقیدەی دادوەری لە ناخیا دروست بوو بێت و دادوەری تەنها بۆ وەزیفە سیر نەکات بۆ ژیان تەماشای نەکات بۆ ژیان بەشێکە مەکسەبە بۆ ئەوەی کە پێی بژیت ئەمە بەشێکێتی بەڵام بەشە گرنگە سەرەکیەکەی دادوەر ئەوەیە کە نامەیە پەیامێکی گەورەیە کە پەیامی عەدالەتە پەیامی گەڕانەوەی مافە بۆ خاوەن ماف لێرە دادوەر ئەبێ ئێستا هەر ئەو بێگومان لە دروستبوونی کۆمەڵی سەرەتاییەوە دادوەری هەر هەبووە هەتاوەکو ئەم قۆناغی هەرێکە بە جۆرێک و هەرێکە بە شێوازێک بەڵام ئێستا زۆر گرنگە لە جیهانی پێشکەوتوو لە دنیای دیموکراسیە دادوەری زۆر قۆناغی گەورە و گرنگی بڕیوە بۆتە جێگەی اتفاقیاتی نێودەوڵەتی گەورە لە جاری جیهانی مافی مرۆڤ چەند مادەیەکی گرنگی تێدا هەیە باس لەواکە هەموو کەسێک مافیەوەی هەیە کە کێشەکانی لە دادگایەکی عادیلانەی بێلایەنایەک لا بکرێتەوە عەهدە دەولیەکان مەبادیئی تری گەورە کە اتفاقیاتی تری لەسەرکراوە مەسەرەن مەبادیئی بانکەلۆر کە لە شارێکە لە هێند یان بنەماکانی نەتەوە یەکگرتووەکان بۆ دەسەڵاتی دادوەری سەربەخۆ کە هەمووی کۆمەڵێ پرانسیپ و مەبدەئی گرنگن دەبێت دادوەر لە کوردستانە دادوەر لە عێراق تەمان دادوەری لە کوردستان بەشێکە لە سیستمی دادوەری عێراقی یعنی وە من بە خۆشم لە ڕاستیە من شانازی پێیەکەم بەوەی کە سیستمی دادوەری عێراق سیستمێکی دادوەری لە ئەسڵا لە بنەمایە لە سمعەیە لە پێشینەیە لە مێژوویە گرنگە گوناحە ئەو بنەمایانە کە قازی باش لە عێراق بەتایبەتی قازیە کوردەکان لە عێراق ئیشادیان پێکراوە لە کۆنەوە و ئێستا تەمان ئێمەەوە بۆ 30 ساڵێکە چێ لە دەستگای دادوەری عێراق و کوردستان پچڕانێکی تەواوی تێدا هەیە کە
پێم وایە ئەوەش دەبێ عادە نەزەری تیا بکرێتەوە. ئەم بنەمایانە کە قازی خۆی تێگەیشت لە مافی مرۆڤ تێگەیشت لە بنەماکانی مافی مرۆڤ تێگەیشت بە تەواوی و بەرجەستەی کرد. هەر ئەوە نییە قانون لە کولی قانون بخوێنرێت، هەر ئەوە نییە لە پەیمانگای دادوەری بخوێنرێت. دەبێ بزانێت چۆن ئەو دقا مردوانە چۆن ڕۆحیەکە بەبەرە. ئینسانیەتی قازی زۆر گرنگە کە چۆن تەعامل لەگەڵ کەیسەکانە ئاکات. ئەم نەبوونی شارەز ئێستا من متەشائیمم لەبەرەوەی کە دەورات و خۆپێگەیاندن و پێداچوونەوە و ڕقابە و ئەو لایەنانە ئێستا لە کوردستانە لاوازە. بەڕێز حاکم من ئەمەوە بە بینەرانی کورسات نیوز بڵێم ئێستا ئەتوانن ڕاستەخۆ لە ڕێگەی پیجی کورسات نیوزەوە ئەوانیش بەشدار بن لە بەرنامەکەی ئێمە و پرسیارەکانیان ئاراستەی بەڕێزتکەن و پرسیارەکانیان ئێمەش ئاراستەی بەڕێستەکەین و خۆیان ببن بە پێشکەشکار لەگەڵ ئێمەیە. بەڕێز حاکم من ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم کە بەڕێستان یەکێک بوون لەو دادوەرە عراقیانیان دادوەرە کوردانی کە لە عراق دادوەر بوون لە پرسی دادگاییکردنی سەدام حوسێن سەرۆکی عراق کە کەسێک بوو هاوڵاتیەکانی تۆ هاوزمانەکانی بەڕێستی قەتڵ عام کردووە، جینۆسایدی کردووە، ئەنفالی کردووە. ئێوە ئەو کاتە هیچ فشار و زەختێکتان بەسەرەوە بوو جگە لە بەرمەبنای قانونی و جگە لە بەرمەبنای ئەو پرەنسیپ و مەبادیئانەی کە لە دادوەریا هەیە؟ بەڵێ پیا بوو ئەویش لە سەرەتاوە لە دەورەکەی بەڕێستا لە سەرەتاوە نەبوو. لە سەرەتاوە قانونەکە قانونێکی زۆر باش بوو کە قانونی محکمەی تاوانی نێودەوڵەتیە تقریبەن ئێمە هێنا بوومان لە دواییە کە پرۆسەی دادبینیەکە دەستی پێکرد کاریگەری دەرەکی و سیاسی وردە وردە هاتە ناو دادگاکەوە. من باسی بەڕێست بکەم مەسەلەن من بۆ خۆم هیچ کاریگەریەکی دەرەکی نەکرد. بەڵێ ئەوانەی کە ڕوبەڕووی تۆمەتبار کراوەتەوە لە قەفەزی محکمەیە جگەلەوە مەسەلەن ئەکرا مەسەلەن ئەوە تێکەڵکەیت کە بڵیت ئەو 1970 کەسی لێ ئەمان فال کردووە 5,000 گوندی ئەمەی خاپور کردووە ئەمانە لە حاڵەتی فەرمو کەواتە سوالەکە بە جۆرێکی تر بکە بڵێ کاریگەری ئەو بابەتانە لەسەر شخصی تۆ. بەڵێ منیژۆ ئایا نەخێر ئەوە نابێ ببێت وەقەت کاریگەریشی نەبووە لەسەر باش. ینی دادوەر عاتیفەی خۆی جارڕقا خۆشەویستیە ترسە ئەمانە نابێت تێکەڵاوی مەلەفی داوا بکرێت. مەلەفی داوا بێ بە مجەڕەدی دوور لە هەموو کاریگەریەکی دەرەوە سەیری بکە قازیەکە. نەخێر بە هیچنەوەی من بۆ خۆم ئەو بابەتانەی کە چکە ئەگەر قازی هەستی بەوە کرد کە بێلانی لە دەستە دابێ داوانە بینێت داوانە بینێت چونکەوە زۆر زەمانات هەیە بۆ قازی یعنی لە ڕاستیەکە کە زانە ئەو زەماناتانەی کە دراوە بۆ دادگایەکی عادیلانە و دادبینێکی عادیلانە لە قانونەکانە زۆرە کە دادوەر چۆن بێلایانی خۆی و چۆن سربەخۆیی خۆیە پارێزێت. طبعاً لە سەرەتاوە ئەبێ ئێمە بڕوامان بەوە هەبێت کە دەسەڵاتەکانە بێ جیا بکرێنەوە کە دەسەڵات جیاکرایەوە لەوێ ئەو دەسەڵات جیاکردنەوەی نابێ هەر بە قسە بێت. بەڵێ بەڕێز بۆیە دەسەڵاتی دادوەری ئەبێ ئەو دەسەڵاتە بێت کە بۆ خۆی لەسەر پێی خۆی ڕابوەستێت بەڵام لە کوردستانە ڕانەوەستاوە لەسەر. من ئەمەوێ لەو پرسیارەی کە ئاراستی بەڕێستم کرد لەسەر دادگاییکردنی سەدام حوسێنەوە حەزەکەم بۆ چوونی بەڕێستان بزانم بۆ بینەرەکانم کە ئایا تا چەند دادگاکانی هەرێمی کوردستان سربەخۆیی خۆیان پاراستووە و تا چەند بۆ چوونی بەڕێزتوە تا چەند دوورن لە هەژمون و دەستی حزب و کەسایەتەکان ئەوەی کە ئەیبینیت. بەڵێ کاکزانە من دووبارە ئەگەڕێمەوە بۆ دادوەر خۆی یعنی دادوار من بۆ خۆم ئێستا چەند وەختە لە قەزا ئیشەکەم بێگومان کەس نهاتووە بە من بڵێ تۆ ئەم قەرارەم ئاوا بۆ دەرکە ئاوا دەری مەکە. یعنی من بۆی بەواقعیانە قسە بکەین بەڵام دادوەرێک خۆی ئەچێ دەستی حیزب و دەستی سیاسی و دەستی پیاوێکی متەنەفیز خۆی نزی شێخاتەوە تێکەڵاوی مەلەفەکەیەکات ئەوە هەڵەی سەرەتایی و هەڵەی یەکەم هەم لە دادوەرەکە خۆیەتی و هەم لە مؤسسەی دادوەریشەکە ڕێگا ئەدات دادوەری لەو بارەیە ئەو بابەتە لە ناو دادگاکانە هەبێت. ئێمە ئەبێ من بە دووری نابینم
هەوڵی حیزبی طبعاً بەردەوامە تۆ لە کۆمەڵێکی جۆرێک لە عشایریە ژیت نەکەر هەوڵی حیزب بەتەنها تەدەخلی کۆمەڵایەتی کەسایەتی لایەنی ئابووری ئەمانە هەمووی ئەبێت تۆ تەوەقوعی بکەیت تۆ تەوەقوعی وەکو قازیەک ئەبێت تەوەقوعی ئەوە بکەیت کە حیزب تەدەخولەکە لە ئیشەکەتە بەڵام تۆ چیەکەیت وەڵامی تۆ چییە بۆ حیزب ئەبێ تۆ ڕێگە نەدەیت لەو بارەیەوە و وەسیلەش هەیە یعنی حتا من بڕوام وایە بەرپرسانی حیزبی معقول ئەوەڵەن ئەو تەدەخولە ناکەن بەرپرسی معقول چونکە ناشرینترین سیما بۆ حکم ئەوەیە کە دادگا متمانە لەدەست بدات ناشرینترین سیما بۆ حکمێکی مەقبول و مۆدێرن و مەدەنی ئەوەیە کە دادگاکانی ناعادل بێت و ناشەفاف بێ و بێلایەن نەبێت ئەمە یعنی گەورەترین ئیهانە بۆ هەر سڵتەیەکی حکم ئەوەیە کە دادگاکانی لەدەست بچێت و حیادەتی لەدەست بچێت ئەوە زۆر گرنگە بێ خۆیان دەسەڵاتی سیاسی ئاگای لەو نقطەیە بەڵێ بەڕێز حاکم بینەرەکان پەلەپەلیانە لەسەر ئەو کەیسە پرسیان لە بەڕێزت کەم هەژار حەسەن و وەستا حەسەن و ئومێد پیرۆت هەمویان پرسیار لەبارەی ئەوە ئەکەن بۆ چوونی بەڕێستان لەسەر ئەو کەیسەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری هەولێر لە یەکێک لە دادگاکان لە بەرامبەر 5 چالاکوان و ڕۆژنامەنووس هەبوو هەڵبەت هەموو دام پێدانانەکان و ئەوەی داواکاری گشت و هەموو ئەمانە خراار بوو ئەوەی کە زانیاری ورد لە بەردەستی بەڕێستانە پێت وایە کەیسەکە چۆن بەڕێوە چووە من ئەو کەیسەم نەدیوە ئەوەی بیستوتە لەسەری مەسەڵە ئەوەشی بیستومە لەسەری نابێ قسەی لەسەر بکەم چونکە لەسەر بیستنی دەرەکی قازی قسە ناکات و دوور نییە ئەو مەلەفە دێتە دادگای تەمیز کە هاتە دادگای تەمیز لەوێەوە پێداچوونەوەی پیاکرێت بەڵام وەکو مەبدە ئەمە ئەبێت طبعاً دادگای پێداچوونەوە مافی ئەوەی هەیە کە دەستکاری هەر بڕیارێک بکە کە لە خوارەوە دەرەچێت بەڵام من ئێستا وەکو دادوەرێک هەر ڕێیەک بدەم کە مەلەفم نەبینی بێوە ئاگام لە ڕەوشی دادبینیەکە نەبوو بێ لە ئەعلام و سەیربکرد ناکرێت من قسەی تا بکەم هەم بۆی نەشبێتە تەئسیر حتا لەسەر ڕەوشی ئەو تەعنانەی کە لە دوا ڕۆژە دێتە بەردەمی دادگای تەمیز بەڵام ئەبێت دادگای تەمیز ئەم بابەتە من لە دەنجی ئەمریکاش پرسیاریان کرد لەو بارەیە وتیان ئایا ڕێی عام کاریگەری لە ڕاستیە خۆی نابێ ڕێی عام کاریگەری هەبێت لەسەر لادان لە قانون یعنی یا تەسریحاتی بەرپرسانی حکومی متەنەفیز ناکە کەیسێک لە بەردەمی دادگا بێ نابێت تەسریح بدەن لەسەری بۆ ئەوەی نەبێتە کاریگەری لەسەر دادوەر و لەسەر دادگاکان ئێمە ئێستا ئەبێت چاڕوانی دادگای تەمیز بکەین چونکە دادگای تەمیز دەتوانێت هەموو بەسەلاحیەتێکی هەیە ئەو کەیسە چۆن لەگلا کاتەوە ئایا بە قانونی بەڕێوە چوە بەڕێوە نەچووە ئەگەر بە قانونی بەڕێوە نەچێت سەلاحیەتیان هەیە و دەسەڵاتیان هەیە بە پێ قانون محکمەی تەمیز بڕیار هەڵەوەشێنێتەوە بڕیار سزا لادات ئازادیانەکات و جگە لەوەش لە ڕاستیە زەمانەتی تریش هەیە جگە لە دادگای تەمیز بۆ هەر کەسێک کە ئەویش سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێم بە هەم بە قانونی سزایی چکە جگە لە سەرۆکی هەرێم پەرلەمانیش بەڵێ خۆی لە دوایەوەی کەوا ئەو بڕیارە حتا ئەگەر لە دادگای تەمیزیش لە هەر بڕیارێک مەرج ئەو بڕیارە نییە هەر بڕیارێک لە دادگای تەمیزیش کە پەسەند دەکرێت سەرۆکی هەرێم دەسەڵاتی هەیە بۆ دەستکاریکردنی سزایەکە ئەتوانێت هەمووی عەفوکە ئەتوانێت بەشێکی عەفوکات ئەمە بە پێڵەن عەفوی خاص پەرلەمانیش قەرارێکی تایبەتی بۆ دەرکات بۆ ئەمە ئەتوانێت قەراری تایبەتی دەرکات دەسەڵاتی هەیە پەرلەمان چۆن نەتوانێت پەرلەمان بە عەفوی عامی کات لە لێبوردنی گشتی بە قانون دەرەچێت لە پەرلەمان ئەو کاتە ئەو جۆری قانونەکە کە دەرەچێت بە گشتیە بۆیە ینی ئەو کەیسە کۆتایی نییە ینی کۆتایی هەموو ئەو بڕیارێکە لە دادگاوە دەرەچێت بەشێکی حتا ئەگەر خەڵک خۆشی تانەی لێنەدا بە هەندێک مەوادی قانونی هەیە کە سزایەکەی لە سێدارەدان یا سزای هەتایی بێت حتا ئەگەر بەو سزایش دەرنەچوو بێت
بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بەپێ قانونی داواکاری گشتی دەبێ بچێتە دادگای تەمیز تەماشا بکرێت بزانین بەڵام زماناتی زۆر هەیە لە قانونی عێراقیە و پێداچوونەوەش دەسەڵاتی زۆری هەیە لە دادگای پێداچوونەوە ئەتوانێت پێتەڵم قانونی عێراقی مەسەلەن حتا اعتراف و دانپیانان لە بەردەمی ئەو دادگایە خۆی کە دانی پیانێت ئەتوانێت ئەو دادگایە بەو دانپیانانەش وەرنەگرێت لەبەرەوە دادگا بێ زۆر ورد بێت مهمەکەی قورسە چکە علاقەی بە ئازادی خەڵکەوە هەیە علاقەی بە ئەمن و هەموو لایەنێکی ئینسانانەوە بەڕێز حاکم ڕزگاریانی پرسێکی تر هەیە مەسەلەن هەر لەگەڵ دەرچوونی ئەو بڕیارە کە جارێ نەچۆتە تەمیز مەسەلەن سەرۆکی پەرلەمانی کوردستان ینی وەجە نەزەری خۆی خستۆتە ڕوو ئەڵێ پێویستە عادیلانەتریانی ڕخنەی هەیە بە جۆرێک لە جۆرەکان بەڕێز سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی حکوومەت کۆنسوڵخانەی ئەمریکا و زائیدەن یاساناسان و پارێزەران و چالاکوانان و ڕۆژنامەنووسان ئەم پرسە پێت وایە بە بۆچوونی بەڕێستان خەوشێکی تیابوو بۆچی ئەم هەموو خەڵکی هێنایە دەنگ لە ئاستی باڵاوە بۆ ئاستی خوارەوە کاکزانە ئێمە باواقعی سەیریم بابەتە بکەین بەڵێ ئەم بابەتە گرنگی ئەم بابەتە لەوایە کە ئەم کەسانە ڕۆژنامەنووسن بەشێکیان ویان لە چالاکوانی مەدەنین یان قسەیان لەسەر من لە ڕاستیە ئاگام لە کەیسەکە نییە تەفاسیلی بابەتەکە نییە بەڵام ئەوەنەی کە ئەبیستم لە خەڵکەوە ئەم برادرانەیەکەوە لەم کەیسا گیراون خەڵکانێکن تعبیریان لە ڕێی گشتی کردووە لە وەکو ڕۆژنامەنووس یا ئەم بابەتە کە ئێستا بووە ینی بابەتێکی ڕای گشتی و قسەی لەسەرەکرێت پەیوەندی بە مهنەی ئەو برادرانەوە هەیە بۆیە طبیعیە هەر لایەنێک ڕای خۆی دەربڕێت بەو منزورەی کە ئیفتیرازەکرێت خەڵکانێک کە لەسەر ڕای گشتی و لەسەر ڕای ئازاد و لەسەر ئەم شتانە محاسبە ناکرێن بەڵام من ئەڵێم زووە قسە لەسەر ئەم بابەتە بکرێت ئەوە وەک مەسەلەن سەرۆکی پەرلەمان هەم دەسەڵاتی تەشریعیەوە هەم کەسێکە خۆی وەکو قانونیە گیا وەکو ینی هەر لایەنێکی تر مافی ئەوەی هەیە کە دیفاع لە مەسەلەی مەشروعیەت بکات سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم ئێمە هەموو ئەبێ دیفاع لە مەشروعیەت بکەین ینی دیفاع لە مەشروعیەت چۆنە ینی ئەو بڕیارە کە دەرەچێ بێت دەبێ عادیلانە بێت ئەو مەلەفەی کە کۆکراوەتەوە ئەو بەڵگانەی کە کۆکراوەتەوە بێت لەسەر بنەمایەکی دروست و عادیلانە و مەشروع لە هەر داوایەکە کە کۆکرێتەوە ئێرە قسەکە لێرە بەڵام ئەبێت دەست ئەم بابەتە جارێ دەستی لێ نەدرێت لی گەڕێن بۆ دادگا بزانین خۆی دادگا چیەڵێت دادگای تەمیز ئێستا کۆمەڵی قازی لێیە و چەند هەیئاتێکی لێیە واکرێ قەزەی وا گەورە لەوانەیە بدرێتە دەستەی گشتیش بۆیە من بۆ خۆم شخصیەن ینی حەقم نییە قسەی تیا بکەم بڵێم ئەم بڕیارە ڕاستەیە ڕاست نییە چکە لە ڕاستیە تاعن وتانە بۆچی هەیە ینی مەحاکم کە بڕیار دەرەکە یا ڕاستە یا هەڵەیە یان نوقسانە ینی ئەو بابەتە زۆری احتیادیە کە مەحاکم ڕۆژانە هەڵاکەن و ڕۆژانە ڕاستی شەکەن بۆیە محکمەی تەمیز بۆچی چەند زەمانات هەیە لە قانونی عێراقا حەوت ڕێگا هەیە بۆ تانە لێدان لە مەدەنیەکان و لە سزاییەکانە ئەم تانانە ینی چی تانە بۆ هەیە تانە بۆ یعنی ئەم بڕیارانە ئینسان دەریەکات ئینسانیش قابلی هەڵەیە محکمە بۆچی تانەی بۆ دانراوە بۆ ئەوەی کە ئەمە یا ئەبکەم هینە ئەم حاڵەتە کاچی من ئەمە تەوەقع بکە کە غەڵەت دەرەچی قەرار زۆر ئاساییە ینی بابەتەکە ئەبێت لەو مەنزوڕەوە تەماشا بکرێت ئێمە ئەبێت چاوەڕوانی بڕیاری کۆتایی دادگای تەمیز بکەین لە کۆتاییشا ئیتر ئەو بابەتە طبعاً من هیوادارم ئەم بابەتە بە وردی هەموو کێشێک بێ بە وردی تەماشا بکرێت ئەبێ ئەم بابەتە بە هەستیاریەوە و بە وردی تەماشا بکرێت چونکە کە بابەتێک ئەوە ئەبێتە ینی بابەتێکی گشتگیر و ڕێی عامی لەسەر دەرەچێت یەکەم نابێت ئەو ڕێی عامە کاریگەری هەبێت لەسەر بڕیاری دادگا بە جۆرێک کە بە شێوەیەکی سەلبی ئەوەشان هەر خراپە تەمان ینی نابێت لە عەدالەت و لە سیاقی خۆی دەربچێت ئەمە زۆر گرنگە دادگا نابێت لە سیاقە ڕاستەکەی خۆی دەربچێت ڕێی عام شتێکە ڕەنگە ڕێی عام هەندێک جار
لەسەر حەق نەبێت لە بازێ مەسائلە بەڵام لە مەسائلی تری گرنگیشا ئەبێ حسابی بۆ بکەیت حساب بۆ ڕێعامەکرێت بەوەی کە دادوارەکان پێویستە بەورتر بە حساسیەتتر بە ئەحتیمامتر سەیری ئەو بابەتە بکەن و ئەو تەواوی مەشروعیەتی جەزایی لە کۆکردنەوەی بەڵگەکان لە کاتی خۆیە لە بەرگریکردن لە کاتی خۆیە هەموو ئەم بابەتانەوەکو چۆن لە هەر کەیسێکی تری شایبێت چاوەڕوان بکرێ دەبێت لەمە باشی چاوەڕوان ینی لێکدانەوەی بۆ بکرێەوە بڕیاری لەسەر دەربکرێت لەسەر بنەمایەکی ورد و قانونیانە و عادیلانە و بێلایەنانە بەبێت ترس بەڕێز حاکم ینی کۆمەڵی ینی نابێت قسەژە فەرموویت نابێت ئاگامان لەو نقطەیە بێ ئێمە ئەو جهەتەی داوای جوڵانووە ئەو جهێتە ئەوانە کەفی خۆیەتی من ئەکرێ خەڵک شکاتی لێکرێت ئەم بابەتە کە هاتە بەردەمی دادگا دەبێت قولی ئەخیر و قسەی ئەخیر و قولی فەسڵ بۆ دادگا بێت بۆیە بەدەر لە تەسیرات ئەگەر حکوومەتیایە تەرەفە ئەگەر دەستگایەکی ترتیا تەرەفە طبعا مجتەمع ئەبێ بپارێزرێت لە هەموو ئەو دەستدرێژیانەی کاکرێتە سەر کۆمەڵ قەزا ئەوە بەرپرسە لە پاراستنی ئەو بڕیارەی کە چۆن ئەمنیەتی وڵاتە پارێزێ بەڵام ئازادی ئینسان لەسەر هەموو شتێکەوەیە دەبێ ماف و ئازادی خەڵک لە دادگا پێشێل نەکرێ دادگا بۆ ئەو شوێنەیە کە ماف و ئازادی خەڵکی تیا ئەپارێزرێ و مافی تیاگەڕێتەوە بەڕێش بە تەطبیق ئەبێت بەڕێز حاکم ڕزگار ینی بەشێکی زۆر بەشێک لە کۆمنتەکان بەشێکی زۆر لە کۆمنتەکان پرسیاریان بە زۆرێک لە زۆرەکان ڕەخنیان لە دادگاکان و لە سەروەری دادگاکان هەیە لە هەرێمی کوردستان لای بەڕێستان ڕەوشی دادوەریان دادگاکان لە هەرێمی کوردستان کەوتوتە ژێر پرسیارەوە بەڵێ چۆنیانی خۆی دادوار سیرکە دادوەرەکان هەموو یەک نین دادگاش هەموو یەک دادگا نییە دادگامان هەیە دادوەرمان هەیە لە مستەوای مەطلوبە و زۆر باشە و هیچ گومانێک لەسەر نە نەزاهەتی هەیە نە لە توانست و زانایی هەیە ئەمە بابەتێکە بەڵام ئێمە کە قساکەین لەسەر دەستگاکە بە شێوەیەکی گشتی قساکەین ئێمە مەسەرەن لەسەر باری سزایی ئایا دەستگای مەلەفێکی سزایی کە دێتە بەردەمی دادگا ئایا بەڕاستی بە دروستی بە مەشروعی هەموو بەڵگەکان کۆکراونەتەوە بە زانستیانە هەموو بەڵگەکان کۆکراونەتەوە ئایا دادگا لەسەر ئەمە ڕاوەستێت هەندێک جار ڕناوەستێ من لە دادگای تەمیزم زۆر جار مەلەفمان بۆ دێت من بۆ خۆم ینی کە چاودێری ئەو مەلەفاکەم و سەیریەکەم وەکو کەسێک کە لە محققیەوە و لە معاون قەزایەتیەوە لەم دەستگای ئیشم کردووە هەستەکەم کە مافی دیفاع نەپارێزراوە هەستەکەم تێیدا کێشەیەکی تریمان هەیە تعزیب کاکزانە ئەم بابەتە زۆر گرنگە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە زۆر لەسەری بوەسێ چونکە دەستگای پۆلیس مرتبطن بە دەسەڵاتی تەنفیزیەوە دەستگای ئاسایش مرتبطن بە دەسەڵاتی ئەوان دەبێت زۆر بە هوشیارانە مامەڵە لەگەڵ مەسائلی گرتوەکانە بکەن گرتوخانەکانە نەبێتە شوێنی لێدان و تعزیب ئەبێ بێتە شوێنێک بۆ ئەوەی کە ڕاستی و ناڕاستی تایەک لا بێتەوە لە دادگایە ئەم بابەتە زۆر گرنگە دەبێت تعزیب بە هەموو نەوەکانی و مەمنوع بەڕێز حاکم یەکێک لەوەی کە دوێنێ شەویش دادوەرێ یان پارێزەرێک لە بەرنامەی ڕەهەندی کورسادنووسا بەشدار و باسی لەوە کرد لە کاتی خوێندنەوەی قەرارەکەیە یەکێک لەو سزادراوانە یەکێک لەو چالاگوان و ڕۆژنامەنووسانە باسی لەوە کردووە من پێدانانم پێکراوە لە بن توانەکە خێزانەکە دەهێن و الحاصل بە جۆرێک تعداکردن بووە ئەمە مەسەلەن چی بۆ دادگا هێڵێتەوە ئەگەر ئەمە بسەلمێنرێ ئەمە ڕاست بێت ئەمە طبعا ئەو تعزیب هەموو هەر ئاعترافێک لە ئەنجامی ئەشکەنجە و تعزیب جا تعزیبی بەدەنی بێ یان نەفسی بێت وەرگیرا بێت ئەو ئاعترافە دەستور ڕەدی کردوێتەوە قانونی بنەماکانی دادبینی سزایی ڕەدی کردوێتەوە دەبێت محکەمە لەسەری ڕابوەستێت ئەم مەسئلەی ئیدعاکردنی تۆمەتبار کە ئیدعایەک دەکات دەبێت دادگا لەسەری ڕابوەستێ ئەکرێ قسەکەی وا بێت و ئەکرێ قسەکەشی وانە بێت بەڵام من بۆ خۆم لە کوردستان بە شێوەی گشتی هەموو کوردستان
لە زاخۆ تا گەرمێ نەک لایەک یا دادگایەکی ئەوە دیاریکرا. من بۆ خۆم زانیاریم بۆ دێت کە تعزیب هەیە. ئێستا ناتوانم من پاکانە بکەم کە تعزیب نییە، ممکن نییە ئەو پاکانەیە بکرێت لەلایەن هیچ کەسێکەوە کە بۆچی چونکە تۆ هەندێک دەستگا هەیە کە پارێزەر خۆ ناتوانێت زۆر بە ئازادانە بچێتە ژوورەوە بۆی قسە لەگەڵ تۆمەتبارە بکات. تۆمەتبار لە کاتی تحقیقا زۆر گرنگە، ئەبێ پارێزەری هەبێت. پارێزەر ئێستا قانونی عێراقی، قانونی کوردستانیش، پەرلەمانی کوردستانیش ئەڵێ ئەبێ ئەو کەسەی کە ئەگیری حتا لە جونحەیە، یعنی کە ئەوەی کە عقوبەی لە 5 ساڵیش کەمترە، دەبێت پارێزەری بۆ بژیرێت. ئەبێ لی بپرسیت پێشەوەی تحقیقی لەگەڵا بکەیت، بڵێ تۆ پارێزەرت هەیە یا پارێزەرت ئەوێت، ئەگەر هەی بێت خۆی ئەبێ پارێزەرەکەی بێتە ژوورەوە. ئەبێ پارێزار کاکزانە ئیعادە نەزەر دەبێت لەم بابەتە بکرێتەوە. زۆر جار مەحاکم ئەبێ ینی کەوتۆتە ژێر هەڵەی جیهاتی ترەوە. دەبێت داواکاری گشتی ئامادە بێت لە هەموو شوێنەکان، لە هەموو شوێنە گرتوخانەکانە، لە هەر لایەنێک بێت، لایەنی ئاسایشە، پۆلیسە، دژە تیرۆرە، هەر شوێنێکی ترە. بە ئەم مەسەلەیە دەبێ داواکاری گشتی و دەبێ محامی دیفاع. ئەگەر محامی نەبێ ئەبێ بۆی بگریت، بەڵام نەک من بە سوەری لێی بپرسم بڵێ محامیم ناوێ بۆی پڕکەمەوە بڵێ وەڵام من محامیم ناوێ. هەموو کەس محامیەوێت، هەموو کەس حەزی لێیە کە کێشەیەکی توش بوو محامی. بۆ ئەوەی دەدگاکان بە جوانی بە شێوەیەکی وابێ کە هەر مختصێک و هەر خەڵکێکی تریش مطمئین بێ لەوەی کەوا کە ئەچێتە دادگا ئەو مافانەی کە قانون پێی دراوە ئەیدرێتێ. ئەگەر ئەو ئێمە کە بوو بە ئیستیغلالی کە من وەکو قازیەک ئیستیغلالی مۆقعەکەی خۆمم کرد، قانونەکانم شکان لە ناو دەستگایەکی تری پۆلیسیە و تحقیقیە و لێکۆڵینەوە کە ئێمە پرانسیپەکانی قانونیمان شکان، طبعاً ئەو کاتە مشکلە و پرسیار دروست دەبێت کە دەبێت ئەو پرسیارانە ئێمە بیڕێوێنینەوە بە ئەمری واقع. واقع چییە؟ هەموو پارێزەرێک کە حتا بۆی هەیە وەکیل نەبێت بچێ سەیری مەلەف بکات. ئەمە بابەتێکی گرنگە. مەلەفێکی هەر مەلەفێکی قەزایی دەبێ ڕێگە بدرێ بە پارێزەرەکان. تەمەن لەم لایەنە سەیرەکەی نەقابەی مەحامێنیش خۆیان کەم تەرخەمن کە بەرگری لە پارێزەرەکانی خۆشیان ناکەن. ئەم بابەتە ئەبێ بابەتێکی گرنگ بێت کە پارێزەر بۆی هەبێ بچێتە هەموو جێگایەک سەیری مەلەف بکە. ئەگەر بەدڵی نەبوو ئەوە مەلەفەکە وەکالەتی تیان ناکە، بەدڵی بوو بۆی هەیە لەگەڵ متتەهەما قسە بکات، نەک بە 4 کەس لەسەری ڕابوەستن، نەک ئەو شتەی کە مەسەلەن لەوێ ئەترافی پێ بکیرێ بە شێوەیەکی نادروست. کەی بەرژەوەندی دەستگای تحقیقی لەوەدایە بە زۆر یەکێک تووشی سزا ببێت؟ بەرژەوەندی کەس لەوەیان نییە. و لێکۆڵینەوەی زانستیش، لێکۆڵینەوەی زانستی ئەوەمان پێڵەیە کە بێتوانایی دەسەڵاتی لێکۆڵینەوە ئەچێ بۆ تعزیب. دەسەڵاتێکی لێکۆڵینەوەی دروست و قانونی و شارەزا و بەتوانە و بێلایەن ئیشی بە تعزیب نییە. تۆ ئەمڕۆ لە عالمێکی پێشکەوتوین، ئەدەواتی جەریمە و کۆکردنەوەی جەریمە زۆرە. محقق مەجبور نییە بە زۆر، ئەمە قەرنی وستان نییە ئێستا کە بە زۆر اعتراف بێ بە سەید الئەدیلە. اعترافی سەرۆکی ئەدیلەن، یعنی گەورەترین ئەدیلە اعتراف نییە. ئەکری اعترافیشی تیانە بێ تۆمەتبارش حکم بدرێت بۆ بەڵگانەی کە کۆکرێتەوە بەڵگەی. بەڕێز حاکم لە کاتی لێکۆڵینەوەی ئەو لێکۆڵینەوەی لە هەر دەستگایەکی ئەمنیا بێ، لە هەر شوێنێکا بێ، لە ڕووی قانونیەوە واریدە مەسەلەن بێ پارێزەر ئەو تۆمەت ئاراستەکراوە تۆمەتبارە بهێندرێ و ڤیدیۆ بکرێت و لەژێر هەر ئیتر تعزیبێکی دەرونی بێ یان جەسەدی بێت اعترافی بکە و تەسویر بکرێت و ئەمە بەکار بهێندرێتەوە لە کاتی دادگایکردنا. کاکە بە قانونی پەرلەمانیش، بە قانونی ژمارە 23 و دەستوری عێراق، قانونی بنەماکانی دادبینی سزایی و فترەی بریمەریش بەتەواتی بەبێ محامی نابێت تحقیق لەگەڵ تۆمەتبارە بکرێت. ئەبێ محامی ئەو خۆی مەگەر بڵێ من نامەوێت، ئەویش بنەڵێم زۆر زەحمەتە خۆی کەسێک بێوێت. لە هەندێک حاڵەتە مەسەن کابراایەک شکاتێکی کەیدی لێکراوە دەچێتە ئێوارەیە گەیبەنە خەفەر،
ئەگەر چاوەڕێی مەحامی بکە و مەحامیش ئەو ئالیەتیان بۆ دانە ناون ئێستا منتەدەبەکان بە شێوەیەکی غورفەیەکیانە بێ و دابنرێ لەوێ بچن بەدەنگ متهم و بچن بەدەم محکەمەوە لەوانەیە قازی تحقیقیش بڵێ لەوانەیە ئەمە ئیشەکە زۆر تاخیرە بێ من حەقم نییە بە تاخیرەوە من حەقمەوەی چۆن حقوقی تیاپارێزم چۆن قانونی تیاپارێزم ئەم بابەتە طبعاً ئەوە یەک لابووەتەوە بە تایبەتی لە قەزایی گەورەیە لە تاوانە ئەم مەسائلانە کە هیچ ئیتیهامەکرێ بە تاوان دەبێت مەسلەی تەوقیف ئەبێ بزانی بۆچی تەوقیفەکرێ بۆچی تەوقیف ناکرێت تەوقیفکردنی ئینسان گرنگە ڕۆژێک سعاتێک زۆر مهمە ئازادی خەڵک تێک بدەیت بەڵام مهمیشە و گرنگیشە تاوان دەستی بەسەرا بگیرێ تاوانبار سزای خۆی وەربگیرێت ئەمەش بابەتێکی ترە ئێمە دیفاع لە تاوانبار ناکەین بەڵام دیفاع لە شەرعیەتەکەین دیفاع لە هەرێمی کوردستانەکەین کە دەبێ هەرێمێکی جوان بێت و دەبێت ئەگەر هەتا ئێوارە ئێمە هەندێشت هەیە بێڵین کە دادگاکانمان کەوتە ژێر پرسیارەوە کە متمانەی لە دەستدا هەرێمی کوردستان ناتوانێت دیموکراسیانە ناو ببرێت چونکە یەکێک لە بنەماکانی دیموکراسیەت لە هەر وڵاتێکە بوونی دادگایەکی عادیلانەی بێلایەن زۆر باشە ئێستا بەشێک لەو خەمە گشتێکە هەیە بەشێکی زۆری بۆ ئەو پێنج چالاکوان و ڕۆژنامە نووسەیە کە بەکو بەڕێزت تعریفت کرد کە ئەوانە لە خەمی گشتی دابوون بۆیە ڕای گشتیش لە خەمیاندا هەیە خەمەوەی علامەڵێ من چونکە ناڵ مەلەفەکەم نەدیوە لە ڕاستیە ئەوان ئیشەکەیان لەو بارەیەوە بۆیە من هیچ تعلیق نایم لەسەر مەسلەی ئەو بڕیارەی کە دەرچووە لە ڕاستیە تعلیق ناتوانم بم چونکە ئەو کێشەیە لەوانەیە منیش سبەینێ لە دادگای تەمیز بێتە بەردەستم بۆیە ئیحساس ڕێی نابێ بکات دادوەر ئەو بڵێن مەلەفەکە بە شێوەی گشتی من بازەکەم بەڵام ئەو مەلەفە بە تەحدید لە ڕاستیە هیچ زانیاریم لەسەری نییە مەبەستەکە لێرە ئەوەیە کە بەڵامیشی ئەوان فعلەن ئێستا ئەو زەجەیە خۆ خەڵکی تری ژەگیرێت گیراوە بەڵام ڕای لە وەکو تاوانێکی ئەتیادی سیر نەکراوە لەبەرەوەی دیارە پیشەی ئەو بەشێک لە کۆمنتەکان بەڕێز حاکمیان بەشێک لە خەمە گشتەکە باز لەوە کە ئێمە لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانەکان و ململانی سیاسیەوە بەشێکی زۆر لە مؤسساتەکانمان ناشیرین کراون ئیتر خۆیان کەم و کوڕیان تێدا بە یاخود بەهۆی ململانی سیاسیەوە بێ یەکێک لەوانە دادگاکانن کە خەڵک ئێوێ لە شوێنێکی بەرز و پاک و دادوەرانەیە بمێننەوە خەڵک پرسیارەکە لەوەیە ئەڵێن چەند ڕۆژێک بەر لەوەی دادگا بڕیار لەبارەی ئەو کەیسەوە بدات سەرۆکی حکوومەت بەڕێزیان باسی لەوە کردو کە ئەوانە سیخوڕ و خەڵکانی تێک دەربوون ئەمە لە ڕووی دادگایەوە ڕێگە پێدراوە کە هەر کەسێک لە هەر ئاستێکا بێ پێشتر بڕیارێکی لەو شێوێ بخوێنێتەوە بەر لە دادگا زەنی دادگا ئەبێ گوێچکەی داخراو بێت لە بازێ لە هەندێ هەموو ئەو تەسیراتە خارجیانەی کە هەیە طبعاً من ئەو تەسریحەم گوێ لێ نەبووە بەڵام ئەو تەسریحات دروست نییە کە سەرۆکی حکوومەت یا سەرۆکی پەرلەمان یا سەرۆکی هەرێم یا هەر بەرپرسێکی تری تەنفیزی یا غەیری تەنفیزی حتا قەزایی حتا سەرۆکی محکەمەیەک بۆی نییە قسەیە بکە بڵێ ئەبێ بەو ئیتیجایی کە وابێت پێش ینی ئیحاەک بدات ئەمە پێی دەڵێن ئیحا ئەو ئیحایە بەڕێی من ئیشی دەسەڵاتی تەنفیزی نییە دەسەڵاتی تەنفیزی واجبێتی ئەجیزەی ئەمنی تابعەتی ئەمنی هەرێمە ئەمنی وڵاتە چۆن ینی بۆ پاراستنی کاری خۆیەکە بەڵام کە بابەت هاتە سەر ئەوەی یەکلاکردنەوەی مەسیر لە دەستی دادگایە بۆ چۆنی من میهنیانە ئەوەیە کە ئەو مەلەفاتانەی کە لە بەردەمی دادگایە هیچ کەس قسەی لەسەر نکات و هیچ کەس تعلیقی لێ نییە حتا سیر کە کاکزانە ئێمە لە هەیئاتمان هەیە دیقەت بە چەند زەمانات بۆ متهم هەیە و بۆ قەزای عادل هەیە مەسەلاً لە دادگای تاوان لە سێ کەس پێکدەن سەرۆک لە ئەندامی دوای خۆی دوای ئەوە ئەندامی چەپ و ڕاست بەپێی ئەقدامیەتی خۆیان کە دێن لەسەر ئەوەی مناقەشە بکەن لەسەر بڕیار ئەبێ لە ئەندامی بچووکەوە دەست پێ بکات نای لە سەرۆکی محکەمەکەەوە دەست پێ بکات بۆی نەکەوێتە ژێر تەسیری سەرۆکی محکەمەکە ئەو نابێ ڕێی بدا سەرۆکی محکەمەکە حاکمی بەقووەتر لای چەپ نابێ قسە بکات پێشتر ئەوەی کە ئەقدەمیەتی کەمترە لە هەمویان ئەو ڕێیەدا بۆ ئەوەی ئازادانە ڕێی بدات دوای ئەوە ئەویتر دوای ئەوە سێ هەمیان دێ اونجا مداوەلەی تریتیاکەنەکە لەبەرەوە نا طبعاً پێویست نییە لەو بابەتانە بەڵام با سەرۆکی حکوومەتی ژیا سەرۆکێکی
تریش تەسریحات بدات دادگا دەبێت لەوانە بەهێزتر بێت لەو بابەتانە و لەو تەسریحاتانە بەهێزتر بێت ئەوە سەیری مەلەفەکە کە حەق چۆنە بە ئەوە قەراری خۆی تا دەکات. زۆر باشە بەڕێز حاکم بەڕێستان وتان کە دادگاکانیان کۆی ئەم پرۆسەیە لەژێر پرسیاردایە لە ئەخیرە کاک زانە لە ئەخیرە بەرپرسی یەکەم دادوەر خۆیەتی دادوەر زۆر ناشرینە بڵێ وەڵام من گوێم لە تەسریحی سەرۆکی حکوومەت بوو وایوت بەڕاستی تر منیش نەمتوانی ئەمە دوو جار عیبە جارێکەوەیە کە میهنێتی خۆی لە دەزەدا جارێکیش وەڵا بکەوت مەژێر تەسیراتی دەرەکیەوە ینی ئەوە بۆ خۆی ئەو بابەتە ینی محکەمە لە ئەخیرە محکەمە و دادوەر بەرپرسی یەکە من لە هەڵەی قەزایی نابێ بڵێ وەڵام من لە دەرەوە پیانوتم خۆوە خراپتر. ئێستا بۆ ئەوەی کە ئەو پرسیارەی لەسەر ڕۆڵی دادگاکان دروست بۆ لە هەرێمی کوردستان و ئەم ئێوارێش سەرۆکایەتی دادگایەتی هەڵچوونەوەی ناوچەی سلێمانی ئەوانیش ڕوونکردنەوەیان دەرکردووە کە پەرلەمانتارێک گوتوێتی ئەوانیش لەژێر هەیمەنەی حزبی ینی بۆ بە منافەسەیەکی حزبی بۆی دادگا بپارێزرێ بۆی دادگا بۆ هەموو خەڵک وەکو یەک بێت بۆی ئەو پرسیارێک کە ئەو علامە ئیستیفامەی کە بەڕێزت و هەموو خەڵکی کوردستانیش لەسەر کاری دادگاکانی هەیە نەمێنێت ئەبێت چی بکرێت ئەبێ کەسی شیاو لە شوێنی شیاودا بنرێت ئەوە کلیلی چاکردنی ئەو بابەتەیە دەبێ قازی شایستە لە مافی مرۆڤ تێبگات لە ئازادیەکان تێبگات ئەو دادوەرانەی کە سوڵتەکەشیان خۆشەوێت بەگشتی دەبێ ئەو دادوەرانەی کە کوردستانیشیان خۆشەوێت دەبێ ئەمانە کارا بنوە دەستیان کراوە بێت و دەبێت ڕەقابەیەکی گرنگی زانستی قەزایی هەبێت لەسەر کاری دادوەرەکان نابێت دادوەر بێتە دیکتاتۆر نابێت دادوەر بێتە قەڵەمەکەی بە شێوەیەکی نادروست و بە شێوەی شخصیەوە بۆ مەرامی تایبەتیوە بۆ ڕقی تایبەتیوە بۆ خۆفەڕستکردن بەکاری بهێنێت ئێمە دادوەر ئەخلاقە دادوەری پرۆسەیەکی ئەخلاقیە پێشەوەی پرۆسەیەکی قانونی بێت بۆیە کۆمەڵێ مەبادئی گرنگی پرانسیپی گرنگ هەیە لە دەبێت لە ناو لە دنیا و لە ئیتفاقی نێودەوڵەتیەکانە لە مەبادئی بانگەلۆرە سلوکی قەزائیە هەموو ئەم ئەتیکە دادوەریانە هەموو ئەو پەیڕەوە پیشەیانە دەبێت دادوەر تێی بگا و جێبەجێی بکات و بێلایەنانە کارەکانی بکات و بەخاوێنی و دوور لە کاریگەری ئەمما من بۆ خۆم دادوەرە ناسم بۆ خۆم دادوەرە ناسم و چەند دادوەرێکیشە ناسم و لە موقعی گرنگی شایە بۆ خۆم هیچ مطمئن نیم لەوەی کە کێشەیەکەم هەبێ سبەی نەبچێتە بەردەلی کە بە بێلایەنانەیەک لای بکاتەوە بۆ خۆم دادوەر هەیە لە کوردستانە بۆ خۆم کێشەڵێ بابێت پێی بڵێم دادوەر هەیە لە ژێر تەسیری حزب بێ ئەو کاتێک کە بڕیار لەسەر کەیسێبدایان گرنگ ئەوەیە لە تۆتەڵە ئەو ناتوانێت دادوەرێکی باش بێت ئەو بڕیارەکەی ناتوانێت بڕیارێکی دادوەرانەی باش بێت اینجا هەڵەکەی پەیوەندی هەیە بە نەزانینی قانونە پەیوەندی هەیە بەوەی کە ناتوانێت بەلایەن بێ پەیوەندی هەیە بەوەی کەوا خۆی لە بنەڕەتا تونند و تیژە پەیوەندی بەوەی هەیە کە کاریگەریەکی تری لەسەر من حەقی ئەوانم نییە من لە ئەخیرە بڕیارێکی عادیلانەمەوێت کە بە بەلایەنە دەربچێت دادوەر بەرپرسی یەکەم و کۆتاییە لەو بابەتە بەڵام سوڵتەی سیاسی دەبێ ئاگای لێ بێت ئەم دەستگا گرنگە بکێ ئەدرێت و دەبێت دەسەڵاتی دادوەری بۆ خۆی لەسەر پێی خۆی ڕابوەسێ هەرچەند قانونمان هەیە ئێمە خاوێن دەسەڵاتی دادوەری لە کوردستان لە 2007ەوە دەسەڵاتی دادوەری جاکراوەتەوە و چۆنێتی بەڵام نا دەسەڵاتی دادوەری بۆ خۆی توانیوێتی بە تەواوی لەسەر پێی خۆی ڕابوەستێ خۆی ببێت بە بڕیاری قەزایی جیای لە بڕیاری ئیداری بڕیاری قەزایی سەر بە وەزارەتی داد بێت ئەم دەسەڵاتی دادوەری سەر بە وەزارەتی داد نەبێت ئەوە هەر حاکمێک لە شوێنی خۆیان بڕیار دەرەکات ئێمە ئەبێ ئیشرافمان هەبێ ئیشرافی قەزایی دەبێت ئەو دوای حیزب کاک زانە مەسەلەن ئێمە کە حیزب سوڵتە ئەگرێتە دەست دەبێت چاوی هەبێ لە ناو کۆمەڵە ئێمە دادگامان بۆ چییە؟ دادگامان بۆ کۆمەڵە بۆ پاراستنی ئەمنی کۆمەڵ و حقوقی کۆمەڵە ئەگەر کۆمەڵ ناڕازی بوو
یا متمانەی دادگاکانی لەدەستدا ئێمە ئەبێ متمانە بگێڕینەوە دەبێ بێ متمانەیش سەیری دادگا نەکەین لە ڕاستیان نابێ واش بکەین کە بە تەواوی ینی بە هەمووی بین کچکە ئێمە پێتەڵم دادوەری شەریفمان زۆرە و دادوەری بەتواناشمان زۆرە بەڵام هەندێک جاریش کە لە ئاخرێن ئەوەش گرنگە بەڕێز حاکم ینی ئەزمونێکی گەورەت هەیە و ئەزمونێکی زۆرت هەیە و ئەزمونێکی قوڵت هەیە بڕیار هەبوو ئەگەر زەمان و مەکانیشمان پێ نەڵێیت مەسەلەن بیست بێتە دییان واقعیان هاتبێتە بەردەست کە بڕیارەکە بڕیارێکی نادروست بوو بێت و وجدانی بەڕێستی ئازاردا بێت کە زانی بێتت قانونی نەبووە ئەزانی طبعاً هەیە ئەوە زۆرە ئێمە کە پێت ئەڵێم تانە دانراوە بۆ بڕیارەکان لە بڕیاری مەدەنی بە یا جەزایی بێ یا باری کەسی بێت یا هەر بەشێکی تر بێت بڕیار تانە بۆیە دانراوە کە هەڵە هەیە بەڵام من ئەوەی کە ئازارمان بدات ئەوەیە کە قەرارێک دەرەچێت لەسەر بنەمایەکی دروست بەڵگەکان کۆ نەکراوەتەوە بەڵام دادگای تەمیز یا دادگای مەوزوع ئیدانەی تیا دەرەچێت و دادگای تەمیزیش تەزدیقەکە ڕەنگە بڕیاری ئاوا چەندین بڕیار هەبوو بێت من بۆ خۆم بەڵام ئەوەش معنای ئەوە نییە من مەسەلەن تاعنە بەم لەو بڕیارە لە ڕووی کەسایەتی دادوەرەکانەوە ئیجتیهادی دادوەرەکە وایە لەو حاڵەتەیە بۆچوونی ئەو وایە بەڵام دەبێت ئێمە بۆچوونەکانمان ئیجتیهادەکانمان لەسەر بنەمایەکی زانستی و دروست و ویژدانی بێت لە حقیقەتە ئەینا دادوەر لە شوێنی خۆیان حەقی خۆیەتی مافی خۆیەتی ئێمە مەسەلەن لە هەیئەتێکان ئەکسەریەت و ئەقەلیەت هەیە ئەبێت تۆ احترامی ئەکسەریەت بگری لە هەموو حاڵێکە بەڵام ڕەنگە داها قەزیێشە بێت ویژدانی منی ئازاردا بێت بە بۆچوونی من بە ئیجتیهادی من ئەو بڕیارە دەبوو بە جۆرێکی تر دەرچێت بەڵام بە جۆرێکی تر دەرچووە بەس مانای ئەوە نییە ینی ئەو کەسا ئەو لانەی تر ئەو دادوەرەی تر ئەو هەیەتە یا ئەکسەریەتەکەی تر ینی بە شێوەیەکی ناتەبیعی بەڵام بۆچوونەکەی ئەو بۆ جۆرە بووە ئێمە ئەمانەوێ باخێک لە عەدالەت بێت کە بەرەکەی هەمومان بیخۆین هەر حزبێک هەر لایەنێک بێوێت لە کەیسێکە دادگا بەکار بهێنێت ڕەنگە لەوەیە سوودمەند بێت بەڵام دوجار چی دەرەنجامێکی دەستەکەوێت بۆ کۆمەلگا و بۆ کۆی پرۆسەی ژیان لە هەرێمی کوردستان نا طبعا ئەو دەسەڵاتەی کە بەم طریقەیە بێوێ ئیش بکە و کاریگەری بخاتە سەر قەزایەکە لە پێشە چاڵ بۆ خۆی هەڵەکەنێت یعنی ئەوە ڕەنگە خۆ دوای دەسەڵاتی سیاسی کەمتر ئیشیان بە دادگایە دادگاکان بۆ خەڵکی فەقیر و هەژارە بە زۆری بڕیارەکان بە خەڵکی فەقیر و هەژارە ڕەنگە لە 2 ساڵە کەیسێکی گرنگی سەر بە دەسەڵاتی سیاسی ڕەنگە لە 5 ساڵە نێتە دادگاکانەوە دادگاکان ئەبێت سربەخۆیان بپارێزیرەوە خۆیانە بێ سربەخۆی خۆیان پارێزن ڕەنگە دەسەڵاتی سیاسی بێوێت ڕەنگە حیزب ڕەنگە دەسەڵاتی تەنفیزی ڕەنگە دەسەڵاتی کۆمەڵایەتی کاریگەری هەیە بەڵام تۆ لە دوجارە دادوەرەکە خۆی دەسەڵاتی دادوەری خۆی دەبێت ئەم وەحدەتێکی بەقووەتی متەکاملی تۆکمەی هەبێت کە کاریگەریەکان ڕەت بکاتەوە کاریگەری دەرەکی دڕەت بکاتەوە ئەمە گرنگە ئەینا بەسەلەی ئەوەی تەوەقوعەکرێتەوە دەسەڵاتی دادوەری تەدەخلی تیا بکرێت و حتا دەسەڵاتی دادوەری هەندجار خۆی تەدەخل لە ئیشی خۆیانەکە دەسەڵاتی دادوەری تەدەخل هەر ئەوە نییە لە دەسەڵاتی تەنفیزیەوە بێ یا لە حیزبەوە هەبێ من بۆ خۆم لە ڕاستیە وەکو باوەکو مێژوو بێڵێم من لە ئێستا دەسەڵاتی دەرەکی کەس تەدەخل لە ئیشی منە ناکە ئەوەنەی کە ئیشم کرد بێت چ لە محکەمەی مەوزوع بیبێتم چ لە دادگای تەمیز بوو بێتم هەتا ئێستش ئەمما من بۆ خۆم یعنی ئەگەر تەکلیفیشم لێ بکرێت تەکلیف جایە تەسیر جایە تەکلیف لە مجتەمەعێکی خۆمانە ئێمە واقعی قساکەین هەر شتێک لە سنووری قانون دەرچوو دادوەرە ئەبێت ڕەتی کاتەوە ئەمما ئینقازی ئینسانیە و ئینسانە و شعورەکە ئەبێ ئاگای لە هەر لە هەموو بڕیارەکانیە ئەبێ ئاگای لەوە بێت کە ئەو کەیسەی کە دێتە بەردەمی هەر تەنها شخصێک مرتبط نییە پێوەی خێزانی هەیە بنەماڵی هەیە دەبێ ئاگامان لە هەموو ئەو لایەنانە بێ بە ئینسانیانە کەیسەکانێک لاکەینەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز حاکم ڕزگار بەشێکی زۆر لە کۆمنتەکانی شوێڕایەوەی کە خەڵک دیسان ململانی سیاسی تیا و بەڵام بەشێکی زۆریان دەستخۆشی و ڕێز و خۆشەویستیان بۆ جەنابەت هەیە. ئێمە سوپاسی جەنابەتەکەین بەڕێز حاکم ڕزگار محەممەد ئەمین
دادوەری ناسراوی عراقی و هەرێمی کوردستان. سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامایەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی و سەربەرزی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.